خاڵێکی دیکە کە کاتێک ئەو پاڵاوگەیە لەوێت دروست بووە هاوڵاتیانی ئەو گوندە بەشێک لە داواکاریان هەبوو داواکاریەکانیش ئێستا ئێمە پاشکەمێکی دیکە دەیخینە ڕوو کە بە چ جۆرێک و چ جۆرە خزمەتگوزاریەک لەو جێگایەدا لە بۆیان جێبەجێکرایە. یەکەم شت کە نزیکەی 70 کەس لەو جێگایە دامەزراون کە ئەوە بەشێکی گرنگ بووە لەوەی داواکاری خەڵک بووە، بەڵام بەتاکید ئەو داواکاریە جێبەجێ کراوە و داواکاری دیکە هەبوو خەڵکی دیکەدا بمەزرێتن، کۆمپانیا یاخود پاڵاوگەی لاناز کارگەی شیش لەوێ زۆر بەڕوونی بەڕاشکاوی بەو خەڵکەیان گوتیە کە ئەوانەی داواکاریان پێشکەش کردیە پێیان گوتونە ئەوەی کە بەشی ئێوە بۆ بە زیادەوە لە بۆتان کرایە هەر ئێوە نینە، گوندەکانی دیکەش لەو سنوورە هەنە خەڵکی دیکەشەیە ئەوەی لە بۆتان کرایە لەوە زیاتر ناتوانین بیکەین، واتە وەکو هەندێک کەناڵی میدیایی و هەندێک کەس باسی لێوە دەکەن بەڵێن بە خەڵک درایە، بەیت زۆرێک بەڵێن بە خەڵک نەدرایە، بەڵکو ئەو کەسانێک کە لەوێ دامەزراون زۆر بەڕوونی پێیان گوترایە هەر هەندە دەتوانرێت لە بۆ ئەو گوندە بکرێتن. پیلانی ئاشوبچیەکان سەرکەوتوو نەبوو، چکە ئەوان ئامانجیان بوو ئاژاوەکە فراوانتر بکرێت گەورەتر بکرێتن، لە نەتیجەدا ئارامی شاری هەولێر تێک بچێ و وەکو بینیشمان زۆرێک لەوانە چاوەڕوانی ئەوەیان هەبوو داوا لە میلیشیاکان بکەن کە بێن تەداخل بکەن و